بەناوی خوای گەورە پێشەچی بە خێراتنێکی سەرجەم ڕاگەیاندنەکانی ئەو سنوورە دەکەین و ئەوەی لە ڕێگای دوورەوە هاتووە خۆشبەختانە ڕاگەیاندنەکان هاوکارێکی زۆر باشی بەڕێوەبەرایەتیەکەمانن. ئێمە ئەمڕۆ کە لە ناو ساڵی 2021 داین ئاماری ساڵی 2020 ڕادەگەێنین لە بەرەوەی پشووی فەرمی بوو ئەو چەند ڕۆژەی ڕابردوو، بۆیە لە یەکی 2020ەوە تاکو سیویەکی 12/2020 ئاماری سەرجەم ڕووداوەکان ڕادەگەێنین وەکو بەڕێوەبەرایەتی پۆلیسی کۆیە و هەر پێنج ناحیەکەی سنووری قەزای کۆیە. بەڕێوەبەرایەتی پۆلیسی کۆیە پێک هاتووە لە قەزای کۆیە و پێنج ناحیە، هەریەک لە ناحیەکانی سێگرتکان، سکتان، شۆڕش، تاقتاق، ئاشتی و سەرجەمە و بنکانەی هەمانە لە سنووری بەڕێوەبەرایەتیەکە. پێنج بنکەی دەرەوەی شارن و 7 بنکەی ناو شارن لەگەڵ 7 هۆبە لەگەڵ بارگای بەڕێوەبەرایەتی. کۆی گشتی ڕووداوەکانمان 1311 ڕووداو بووە. کۆی گشتی گیان لە سەردەستدانی ئەو ڕووداوانەی کە ڕووی داوە کە لە بەڕێوەبەرایەتیەکەمان تۆمار کراوە 39 گیان لە دەستدان بووە. برینداربوون 24 بووە. دیاریدەی کوشتن 3 بووە. خۆکوشتن نێرومێ 6 بووە. ڕووداوی خۆسووتاندن 2 بووە. ڕووداوی خنکان کە هەم تایبەتە بە بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانی و هەم تایبەتە بە ئێمەش 5 ڕووداوی خنکانمان هەبووە. کۆی گشتی ڕووداوەکانی کە ڕووی داوە لە لای ئێمە سەرجەمیان تۆمار کراون، بەڵام هەندێک ڕووداو هەیە کە تایبەتە بە بەڕێوەبەرایەتی هاتوچۆی کۆیە، خۆیان دەتوانن وردەکاریتان بدەنێ لەو ڕووە. کۆی گشتی ڕووداوەکان کەمی کردووە. ئەوەی ئەم ساڵ کە ڕووداوەکان کە لای ئێمە تۆمار کراوە لەگەڵ ساڵی 2019 بۆ 20 کەمی کردووە.